بەڵێ ئێمە وەک مامۆستایانی خۆبەخشی ساڵی 2020 ملحقی کەرکووکمان پێوترێ ساڵانێکە بێ بەرامبەر لە خوێندنگەکان ئێمە خزمەت دەکەین ئەو فەراغی کە هەیە لە دراستەی کوردیا ئێمە فەرەغەمان پڕ کردوێتەوە لێرە ئێمە خۆمان بە شایستە ئەزانین بە ئەو پلە وەزیفیانەی کە دێ جێ بکرینەوە وەک ئاشکرایە لە ساڵی 2019 کۆمەڵێک پلەی وەزیفی هاتن بۆ تربی کەرکووک کە دیایە ڕێژەی کورد کەمینە بوو لە ئێستاە داواکارین ئێمە مامۆستانی خۆبەخشی ساڵی 2019 بۆ بیستن جێ بکرینەوە لەو پلە وەزیفیانەی کە دێن ژمارەکە بە ڕێژەی گشتی دیاری نەکراوە ئەویان لای شراف و تربی کوردی ئەمێنێتەوە بەڵام نزدیکی 4000ێکە بێت أنا نريد حقوقنا والمدارس محتاجتنا همينة. ئێمە مافی خۆمان دەوێت قوتابخانەکان پێویستیان بە ئێمەیە ئەمڕۆ وەزیری پەروەردە دێت بۆ ئێرە هیوادارم هەمووشت باش بێت من بۆ ماوەی 3 ساڵەوە نەبێژم لە قوتابخانەکان بەبێ بەرامبەر دەچمە سەرکار و بە پارەی خۆم هاتوچۆ دەکەم ئێمە ناچار نین بەبێ بەرامبەر دەوام بکەین ئەوان پێویستیان بە ئێمەیە و دەبێت هاوکاریمان بکەن لە بەسرا 55,000 کەس بوون بە گرێبەست ئێمە 1000 کەسین چۆن ناتوانن بمانکەن بە گرێبەست ئەمڕۆ وانەبێژانی کوردی و تورکمانی و عەرەبی هەمومان هاتوین و داوای مافی خۆمان دەکەین